ڕێکەوتی 16 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی. هاوڕێ قادر ویلایەتی هەڵسوڕاوی تێکۆشەری کۆمەڵە بە هۆی ڕووداوی ماشێنەوە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ قادر ویلایەتی ساڵی 1345 هەتاوی لە ئاوایی دەواخ سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. هاوینی ساڵی 1361 هەتاوی وەک هەڵسوڕاوێکی شێلگیری کۆمەڵە لە شاری دیواندەرە درێژەی بە چالاکی خۆیدا. ڕێکەوتی 16 جۆزەردانی ساڵی 1364 هەتاوی. ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوات هێرشیان کردە سەر پایەگەی ئاوایی قامیشڵا سەر بە ناوچەی مەریوان. لە ئاکامی ئەم هێرشە 10 کەس لە بەکرێگیراوانی کوردستان لە ناوچوون و بەشێکی زۆر لە پایەگاکەیان تووشی زەرەر و زیانێکی قورسات. ڕێکەوتی 17 جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی. ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە بەڕێوەبردنی ئەمەلیاتێکی بەرفراوان لە ڕێگەی پەسوێ مەهاباد لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەرەر و زیانێکی زۆریان بە هێزی داگیرکەرکەیاند و ژمارەیەک چەک و چۆڵی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 18 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی. لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کۆماری ئیسلامی لە ئاوایی کۆخان سەر بە ناوچەی بانە، هاوڕێ مەحموود سەلیمی یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحموود سەلیمی ناسراو بە مەلاچکۆل ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی بڕوێشکان سەر بە ناوچەی بانە لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 18 جۆزەردانی ساڵی 1366 هەتاوی. لە جەریانی ئەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی ئارێز بە دژی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە بەشی کەڵاتەرزانی ناوچەی سنە، هاوڕێ ئەحمەد بەهرامی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد بەهرامی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی هەڵسوڕانی نەهێنی خۆی لەگەڵ کۆمەڵە دەست پێ کرد. پاش ماوەیەک بە بڕیاری تەشکیلات پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ساڵی 1365 هەتاوی فەرماندەهی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. ڕێکەوتی 18 جۆزەردانی ساڵی 1369 هەتاوی. هاوڕێ جەعفەر عەزیمی ناسراو بە مام جافر بەهۆی نەخۆشیەوەی لە یەکێک لە ئوردوگاکانی کۆمەڵە گیانی ئازیزی لەدەستدا.
هاوڕێ جەعفەر عەزیمی ناسراو بە مام جافر ساڵی 1306 هەتاوی لە ئاوایی مێرگەسار سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. بە بۆنەی مەسایلی سیاسیەوە ماوەی 3 ساڵ لە زیندانەکانی شادا بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەعفەر بەرپرسی پرزگە و بەرپرسی زیندانی ناوەندی کۆمەڵە و یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 19 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید عادڵ لە گوردانی 22 ورمێ دەکەونە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی لە پایەگای ئاوایی ئالەکان سەر بە ناوچەی ئەنزەل سەر بە شاری ورمێ و لەگەڵی هێزەکانی ڕژیم تووشی شەڕ و پێکدادان هاتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ ئیبراهیم خاتوونی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم خاتوونی ساڵی 1342 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1361 تاوی لەسەر بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوای شەڕی 19 جۆزەردانی ساڵی 1362 تاوی تەرمی هاوڕێ ئیبراهیم کەوتە دەست هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. دوای 2 ڕۆژ تەرمی هاوڕێ ئیبراهیم لەگەڵ 4 کەس لە دیلەکانی کۆماری ئیسلامی ئاڵ و گۆڕی پێکرا کە بە خشداری سەڵماس یەکێک لەم دیلانە بوو. دواتر تەرمی پیرۆزی هاوڕێ ئیبراهیم لە ڕێوڕەسمێکی شکۆدار لە ئاوایی حاجی بایرام سەر بە ناوچەی ئەنزەل سەر بە شاری ورمێ ئەسپەردا بە خاک کرا. ڕێکەوتی 19 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ عەبدوڵڵا محەممەدی ناسراو بە سۆفی عەبدوڵڵا هەڵسوڕاوی لە مێژینەی کۆمەڵە لە زیندانی قزڵ حەسار بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ عەبدوڵڵا محەممەدی ناسراو بە سۆفی عەبدوڵڵا ساڵی 1306 هەتاوی لە ئاوایی هاڵەیەرە سەر بە ناوچەی ساراڵی سنا لەدایک بوو. ساڵەکانی 53 و 54 هەتاوی لە پەیوەند لەگەڵە هاوڕێیانی گیانبەخت کرد و هاوڕێ حوسەین پیرخزری و جەمیل زەکەریایی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. پاش داگیرکرانی شار لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەڵسوڕانی خۆی گواستەوە بۆ ناوچەی بێساران و ساڵی 1361 هەتاوی لەلایەن داگیرکەران پاش ناساییکرانی دەست بەسەر کرا. ڕێکەوتی 19 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی حاجیاڵی کەند سەر بە ناوچەی مەهاباد لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد سوڵتانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد سوڵتانی ساڵی 1333 تاوی لە ئاوایی سار و قامیش سەر بە ناوچەی چۆمی مەجیدخانی بۆکان لەدایک بوو.
لەگەڵ ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و مەسئولی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا و پاشان ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ محەممەد فەرماندەی گوردانی 24 مەهاباد بوو. ڕێکەوتی 19 جۆزەردانی ساڵی 1365 هەتاوی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە کە لە ئاوایی دلۆمە ئاسەر بە ناوچەی ساڕاڵی سنە جێگیر بووبوون لەلایەن هێزەکانی گروهی زەربەتی سنە و دیواندەرەوە هێرشیان کرایە سەر کە لەگەڵ بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕووبەڕوو بوونەوە و لە جەریانی ئەم بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگە زیاتر لە 10 کەس لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. لەم شەڕەدا هاوڕێ حەسەن سەفایی ناسراو بە حەسەن هاڵەیەرا جیاونی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ حەسەن سەفایی ناسراو بە حەسەن هاڵەیەرا ئەندامی کۆمەڵە و ئەندامی دەستەی سازماندەی ساڕاڵ لە ئاوایی هاڵەیەرا سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان ئەمەلیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کۆماری ئیسلامی لە ناوچەی سنە بەشداری کرد. ڕێکەوتی 20 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی لە 2 قۆڵەوەی هێرشێکی بەربڵاویان کردە سەر ئاوایەکانی سەدرابات و دۆڵی ئاجیکەند سەر بە شاری بۆکان کە مەقەڕی کۆمەڵە لەو شوێنە جێگیر بووبوون. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و لەم شەڕەدا 10 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سەعید مەلاپور، هاوڕێ ڕەسوڵ مەنسووری، هاوڕێ کەماڵ وەلیانی، هاوڕێ عەلی خودایار، هاوڕێ سدیق شیرخۆر و هاوڕێ ئەحمەد فەڕۆخی جیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ سەعید مەلاپور ناسراو بە سەعید ئاجیکەند پێشمەرگەی فیداکار و ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1333 تاوی لە ئاوایی ئاجیکەند سەر بە شاری بۆکان لەدایک بوو. هاوینی ساڵی 1355 تاوی لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت. پاش شۆڕشی گەلانی ئێران لە پێکێنانی یەکێتی جوتیارانی وەتەمیش و مەحاڵی ئاختاچی سەر بە ناوچەی مەهاباد لە هاوینی ساڵی 1358 تاوی دەوری سەرەکی جێرا بە جۆرێکە لەلایەن 21 ئاواییەوە وەک نوێنەرە هەڵبژێردرا. پاییزی ساڵی 1360 تاوی وەک ئەندامی کومیتەی ڕوستایی ناوچەی بۆکان دیاری کرا. هاوڕێ ڕەسوڵ مەنسووری ناسراو بە مەلا مەنسوور ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1320 تاوی لە ئاوایی گۆلی مەرزینگ سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1355 تاوی لەگەڵە هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا بوو لە یەکەمین ڕۆژەکانی پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی لەلایەن کرێکارانەوە وەک یەکەم نوێنەری کرێکارانی شاری بۆکان
لە ئەستادی کاتی ئینقلاب هەڵبژێردرا. 28 گەلاوێژی ساڵی 1358 ئەتاوی هاوکال لەگەڵ هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشی تەدارکات سازماندرا. هاوڕێ کەماڵ وەلیانی ساڵی 1338 ئەتاوی لە شاری مەهابە لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. پاش ماوەیەک بە بڕیاری تەشکیلات بۆ بەڕێوەبردنی مەعموریەتێک نێردرایە تاران، بەڵام لە کاتی ئەنجامدانی مەعموریەتێکدا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. هاوڕێ کەماڵ ئەندامی کۆمەڵە و بۆ ماوەیەک فەرماندەی نظامی ناوچەی شنۆ بوو. فەرماندەی نظامی گوردانی سیویەکی بۆکان دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ کەماڵ بوو. هاوڕێ ئەلی خودایار لە ئاوایی داربەسەر سەر بە شاری بۆکان لەدایک بوو. تا پێنجی سەرەتایی درێژەی بە خوێندندا. هاوکال لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1358 ئەتاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و بوو بە هەڵسوڕاوی کۆمەڵە و پاش ماوەیەک بوو بە پێشمەرگە و لە گوردانی سیویەکی بۆکان سازماندرا. هاوڕێ سدیق شیرخۆر ساڵی 1338 ئەتاوی لە ئاوایی سەرچاوە سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1358 ئەتاوی لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە لە ناوچەی بۆکان پەیوەندی گرت و بوو بە هەڵسوڕاوی کۆمەڵە و بەهاری ساڵی 1360 ئەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەحمەد فەڕۆخەی لە ئاوایی قەڵەندەر سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 ئەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاش ماوەیەک لە بەشی نەهێنی کۆمەڵە و لە پەیوەندی لەگەڵ تەشکیلاتی ڕۆستایی بەشی فەیزوڵڵا بەگی دەستی دایە کار و تێکۆشان. زستانی ساڵی 1361 ئەتاوی پەیوەندی بە ڕیزی عەلەنی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 20 جۆزەردانی ساڵی 1365 هەتاوی هاوڕێ حوسێن ئەحمەدیان پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە زیندانی شاری ورمێ بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی ئێعدام کرا. هاوڕێ حوسێن ئەحمەدیان ساڵی 1345 ئەتاوی لە ئاوایی بێژوێ سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 ئەتاوی بەهۆی بوونی مەقەڕێکی کۆمەڵە لە بێژوێ لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1361 ئەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ حوسێن ئەندامی دەستەی سازماندەی ئالانی سەردەش بوو. پاش ماوەیەک هاوڕێ حوسێن بەهۆی گیر و گرفتی بنەماڵەکەیەوە گەڕایەوە بۆ ئاوایەکەی خۆیان، بەڵام دەست بەجێ لەلایەن هێزە ئینتزامیەکانەوە دەست بەسەر کرا و ڕەوانەی زیندانی شاری ورمێ کرا. ڕێکەوتی 21 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە سەر جادەی سەردەش پیرانشار
لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ خالید ساڵحی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ خالید ساڵحی ڕێکەوتی 22 جوێزەردانی ساڵی 1362 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵا لە سەر جادەی مەریوان سەقز لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ عەلی ئاڵیجانی جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی ئاڵیجانی ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی ئاڵی هەمەئان سەر بە ناوچەی ساڕاڵی مەریوان لەدایک بوو. ساڵەکانی 57 و 58 هەتاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد و وەک لایەنگرێکی شێلگیری کۆمەڵا دەستیدایە کار و چالاکی. هاوڕێ عەلی مانگی سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 22 جوێزەردانی ساڵی 1380 هەتاوی. هاوڕێ ئیسلام نەسریان ناسرا و بە هەژار بەهۆی ڕووداوێکی دڵتەزێن لە ئوردوگای ناوەندی کۆمەڵا جیاونی ئازیزی لەدەستدا. هاوڕێ ئیسلام نەسریان ناسرا و بە هەژار هەورامی ساڵی 1367 هەتاوی لە ئاوایی سەرهویە سەر بە ناوچەی ژاوەرۆی سنا لەدایک بوو. پاییزی ساڵی 1387 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.